دیارە ئۆتۆمبیلە لەو پرۆژەی ئیشەکە کە هاتۆتە خوارەوانەیە جێگەکەی دانەیەوەتەوانەیە تر هۆکارەکەی بیری چوبێ یا لە دوورەوەدا یا بێتەوە تێی هاچمە ژێپردەکە جێگەکەمێتە خوارەوانە ئەو بۆ دەرەنجام لات لە ژێپردەکە و بۆ هۆی وەرگەڕانی ئۆتۆمبیلەکە و شۆفێرەکە خۆی برینارە و ئەم گرفتەی بۆی مەدروست کردووە و هیوادارین برا شۆفێرانەی کە ئیشان ناکەن ئۆتۆمبیلە بار هەڵگرانە حسابی ئەوە بکەن کە نەژێن پردانە لە ئاوێنەکانەوە بیبینن کە جێگەکاناندایە بێتوانێت و خۆڵشتەی کارژن با تووشەم کارەساتە نەبن خۆی برینار بووە بەڵام وەکو زەرەر و زیانی پردەکە بێ تیمێک تایبەت کەشفیکە ڕووشاوی و چیمەتۆی لێ بۆ تۆ بەڵام نازانین وەکو زیان هێشتا.